بیاوی تەنگی بە سلێمانیش هەڵشنیوە و دوو مزگەوت بەهۆی بێاییەوە دەرگاکانیان داخراون. بەنزینی حکومی داوێتی لە کەمی و لە چەند بەنزیخانەیەک ئێستا بەنزینی حکومی دەست ناکەوێت. تەمانۆ چەند هەواڵێکی دیکەم بۆگەناوە. سڵاوتان لێبێت. کەمبوونەوەی ئاوی خواردنەوە لە سلێمانی دەرگای مزگەوتی ڕەسووڵی لە گەڕەکی بەختیاری داخستووە. با دوو وەرەقی گەورە لەسەر دەرگای مزگەوتەکە نووسیویانە بەهۆی کەم ئاویەوە داخراوە. لە ماوەی یەک هەفتەدا ئەمە دەرگای دووەم مزگەوتە کە بەو هۆکارە دادەخرێت. پەیامنەری 964 قسەی لەگەڵ ئیدارەی مزگەوتەکە کرد. ئەوان پێیان وتووە بەهۆی وشکبوونی بیری مزگەوتەکە و کەم ئاوی دەرگای مزگەوتەکە داخراوە. تەنیا نیو کاتژمێر پێش بانگ و نیو کاتژمێر دوای بانگ دەرگاکە دەکەنەوە. ئەوەش بۆ ئەوەی نوێژخوێنان بە کۆمەڵ نوێژەکانیان ئەنجام بدەن. ئامان جەلالیش وتەبێژی بەڕێوەبەرایەتی ئاوی سلێمانیە بە 964 وت پرۆژەی ئاوی سەرچنار لە سەدا 80 ئاوەکەی لەدەستداوە. ئەوەش بووە بەهۆی گرفتی کەماوی. ئێستا تەنیا دەتوانین لا هێڵی 1 و 2 دوکان و ئەو بەشەی سەرچنار ئاو بۆ دانیشتوانی سلێمانی دابین بکەین. هێرشە درۆنیەکان تەنیا کاریگەریان لەسەر کەمبوونەوەی بەرەمێنانی نەوت نەبووە، بەڵکو بەرەمێنانی بەنزینیشان کەم کردوێتەوە تا لە هەولێری پایتەخت لە کۆی 25 بەنزیخانەی حکومی تەنیا 16 بەنزیخانە بەنزین دابەش دەکەن و شۆفێران دەبێ ماوەیەکی دوور و درێژ لە نێوڕێدا بمێننەوە. محەممەد جەمیل لە سەرەی وەرگرتنی بەنزینی حکومی 25 خولەک وەستاوە تا بە 750 دینار تانکی ئۆتۆمبیلەکەی فول بکات. ئەو بە 964 وت پێشتر بە 5 خولەک بەنزینم وەردەگرت، بەڵام ئێستا ڕۆژ هەیە بەنزینم هەر بەرناکەوێ و بەدەست بەتاڵی دەگەڕێمەوە ماڵەوە. لەبارەی گرفتی کەمی بەنزینە حکومیەکە سیروان عەبدوڵڵا بەڕێوەبەری بەنزیخانەکانی ئەولێر بە 964 وت ئێستا لە هەوڵدان ڕێژەی دابشکردنی بەنزینە حکومیەکە بگەڕێنینەوە بۆ ئاستی پێشووتری و دۆخەکەش ئاسایی دەبێتەوە. هەفتەیەک بەسەر وەرگرتنی موچەی مانگی 5 تێپەڕی تا کارمەند و پزیشکانی نەخۆشخانەی گشتی کەلار گەشتن بەو بڕوایی دەرگای نەخۆشخانەی شارەکەیان بەڕووی خەڵک و چارەخوازان بکەنەوە. لە ڕۆژی 18/6/2025ەوە کارمەندانی نەخۆشخانەی گشتی کەلار بەهۆی دواکەوتنی موچەکانیان دەستیان بە بایکۆت کرد و دەرگای نەخۆشخانەیان داخست. لەو کاتەوە بە بایکۆت و دەوامی بچڕ لە چاوەڕوانی موچە ڕۆژیان بەڕێ دەکرد تا ئەمڕۆ یەکشەممە 3/8/2025 کۆتاییان بە بایکۆت هێنا. حارس محەممەد بەڕێوەبەری نەخۆشخانەی گشتی کەلار بە 964 وت لە ڕۆژانی یەکشەممە تا چوارشەممە هاوڵاتیان دەتوانن سەردانی نەخۆشخانەکەیان بکەن بۆ بینینی پزیشک و وەرگرتنی چارەسەر. ئەو کەسانشی دەرمانی درێژخایان وەردەگرن ڕۆژانی دووشەممە و پێنجشەممە دەرمانیان بەسەردا دابەش دەکرێت. لە کۆی 3542 بریکاری خۆراک لە سلێمانی و دەوروبەری هەتا ئێستا 800 بریکار ماستەرکارتیان دەرنەهێناوە. بەڕێوەبەری بازرگانی خۆراک لە سلێمانی دەڵێ ڕێگە نادەن بەهۆی کەم تەرخەمیە و بریکارانەوە مەترسی لەسەر بایعی خەڵک دروست ببێ و بیر لە دانانی بریکاری نوێ دەکەنەوە. وەزارەتی بازرگانی عێراق بۆ مامەڵەدارایەکان ماوەیەکی زۆرە دەیەوێ هەموو بریکارەکانی خۆراک ماستەرکارت بەکاربێن و لەو ڕێگە و حساباتی خۆیان ئاراستە بکەن بۆ دابشکردنی برنج و زەیت و نیسک و هەر خۆراکێک کە وەک بایعی بە هاوڵاتیانی دەدەن، بەڵام ژمارەیەک بریکار تا ئێستا ماستەرکارتەکان نییە. کامەران فەتاح بەڕێوەبەری بازرگانی خۆراک لە سلێمانی بە 964 وت وەک دوا دەرفەت ماوەی 10 ڕۆژ دیاری کراوە هەر بریکارێک ماستەرکارتی نەبێ بریکارێکی نوێ لە جێگەکەی دادەکرێت. سەرنجتان ڕادێکەشم بۆ هەواڵێکی دیکە کە لە ماڵپەڕی 964 هەواڵێکی خۆشە بۆ فەرمانبەرانی کە ناویان بۆ وەرگرتنی زەوی دەرچووە بە تایبەت لە سنووری هەولێر. ڕووکی شارەوانەکانی ئەولێر دەڵێت شوێنەکانی ئەو زەویانە کە بەسەر فەرمانبەرانە دابەش دەکرێت زۆر باشن و لە ئاوەدانین. طبعاً ئەمڕۆ ژمارەیەکی تر زەوی بەسەر 1000 فەرمانبەرە دابش کراوە. پرۆسەکە بە شێوەی ئۆنلاین وەزارەتی شارەوانی بڵاوی کردوێتەوە کە بە شێوەی ئۆنلاین دابشکراوە. پێشتریش لە سنووری شارەوانی بەحرکە خوشتەپە لە هەولێر 8,000 پارچە زەوی تر دابشکراواتە. پرۆسەکە بەردەوامی هەیە. کۆی گشتی ئەو زەویانەی کە لە سنووری شارەوانەکانی هەولێر دابش دەکرێت 48,000 پارچە زەویە. ئێستاەوە بۆ حسابەی ئەوان کردویانە گەیشتوتە 9,000 دابش کراوە. پرۆسەکە بەردەوامی هەیە. سەرۆکی شارەوانەکانی هەولێر دەڵێت شوێنی پارچە زەویەکان زۆر نزیکن لە ئاوەدانیەوە دەتوانن دەست بەجێ ئەو فەرمانبەرانی کە وەری دەگرن بیکەن بە خانوو و تیادا نیشتەجێ بن
و پارەی باشیش دەکات. مەبەستەکەی ئەوەیە پێشروە بڵاوکرایەوە کە هەر لە ئێستەوە زەوی فرۆشان پشتیان لێ خۆش کردووە و زەوی لەو فەرمانبەرانە بکرن بۆیە دەتوانن پەلە نەکەن لە فرۆشتنی مادام شارەوانی خۆی دەڵێ شوێنەکانی باشە یان خۆدا سوودی لێ ببینن یان دەتوانن داینێن تا بە تەواوەتی ئاوادان دەکرێتەوە و کاتە پارەی باشتان بۆ دەکات. ئەمە هەواڵەکانی ئەمڕۆ بوو کاتێکی شاد بۆ هەموو لایەک.